وڵا باقسەکەنی زیاتر لەبارەی دۆخی جەنگ لە ئۆکرانیا لە کێوی پایتەختەوە یەڤگینی ماتیۆشێنکۆ ڕۆژنەمان و لێکۆڵەرمان لەگەڵدا بەڕێز یەڤگینی سڵاوتان لەبێتەوەم کاتتان باش سەرەتا دەمەوێت لە دەست پێ بکەم کە لە ماوەکانی ڕابردووە رووسیا ئەو قسەی هەبووە و تورکیا شێستا دەڵێت ئەوە وڵاتانی زلهێزن کە نایانەوێت جەنگی رووسیا و ئۆکرانیا کۆتایی پێبێت بۆ چونیەوە چیە لەم بارەیەوە؟ بەڵێ ئەوە رووسایە کەوا دەڵێن ڕەسیا سەرەتا دەستی کرد بەم جەنگە ئەمە شتێکی ڕوونە وەکو لای هەمووان دیارە کە تەنیا رووسایە کەوا دەتوانێت کۆتایی بەم جەنگە بێنێت ئەگە بیوێ بەڵام ناوێتی کۆتایی بەو جەنگە بێنێت بەڵام بەڕاستی ئۆکرانیا کە بەرگری دەکات شتێک دەکات پەیوەندی نە بە ئەمریکەکان و بە ئەوروپیەکانەوە نییە بەڵکو بەرگری لە وڵاتەکەی دەکات و جەنگ دەکات ڕاستە ئەوان پاڵپشتیان دابین کردووە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئەوان نەیانەوێت جەنگە بۆستێت ئۆکرانیا بە شێوەیەکی گشتی حەز دەکات ئەم جەنگە کۆتایی پێدێت بە تایبەت بەو مەرجەی کە ئێمە دەمانێت ئەوەش ئەوەیە کە خاکەکان ئازاد بکرێت ئەوەی کە رووسیا دەستی بەسەرداگرتووە و ئەبێ سوپای رووسیا بکشێتەوە. بەڵێ کەوا بێت جەنگی رووسیا و ئۆکرانیا تەنها بەوە کۆتایی نایەت کە رووسیا ئێستا جەنگەکە ڕابگرێت بەڵکو کاتێک کۆتایی دێت کە ئۆکرانیا تەواوی خاکەکەی بۆ خۆی بگەڕێنێتەوە. بەڵێ بەدڵنیایەوە ئەوەی تۆ دەڵێ دروستە ئێمە ناچین تەسلیمی رووسیا ببین بە هیچ جۆرێک یعنی هەندێک هۆکار هەیە کە رووسیا دەیکات کە تەنیا رووسیا خۆی تێدەگات لەوەی کەوا تاکە وڵاتە کە خاکێکی یەکجار بەرفراوانی هەیە لە زۆربەی وڵاتانی ئەوروپی خاکەی بەرفراوانترە هاتووە و خاکی ئۆکرانیا داگیر دەکات بە شێوەیەکی یەک لایەنانە و ئێستا دەڵێ ئەمانە بەشەکەن لە رووسیا و چەند شوێنێکی ئۆکرانیای داگیر کردووە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە و ئێمە وەک ئۆکرانیەکان بە هیچ جۆرێک دانانین بەم داگیرکردنە وەم دەستدرێژیە و هەروەها بەم جوداکاریە تاکلانانەی کە رووسیا لەسەر خاکی ئۆکرانیا ئەنجامی داوە پێویست ئەو خاکە خاکی ئەمێ و ئازاد بکرێت هەر کاتە گەیشتینە ئەوێ و ئازاد کرا توانیمان ئەم خاکەکانی خۆمان ئازاد بکەین لەژێر دەستی رووسەکان بەو شێوازە دەتوانین بڵێن خوازیاری ئەوەین کە کۆتایەت بە جەنگەکە بێت و ئەمە شتێکی چاوەڕان کراوە رووسیا کە دەستی پێ کرد زانی کە ڕۆژەکەش دێت کۆتایی پێ دێت بەڵام ئێستاکە باردۆخکە تۆزێک توندا و ئێستا هێزەکانی ئێمە ئامادەن بۆ ئەوەی کەوا بەرگری بکەن لەسەر خاکی ئۆکرانیا. بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردووە وێنێک بڵاو بۆ لە باخموت کە بە شێوەیەک بۆردومان کرا بۆ ئەوەی لە وێنەکانە بێنرا لە فیلمەکانی شانە بێنرا بوو لە چەند ساڵی ڕابردۆ تا ئێستا و ئەوەی لە جەنگەکان ڕووی دراوە ئەوی لە باخموت بێنرابوو لە شوێنێکی دیکە پێم وانە بێنرابێت ئێستا دۆخی باخموت چۆنە لە کاتێکا کە گروپی ڤاگنەر هەڕەشەی کشانەوەکەن؟ بەڵێ سەرەتا من ئەمەوێ بڵێم کەوا ئێمە پێمان وان نییە کە هەشتێکە ڤاگنەرەکان دەیڵێن بە شێوەیەکی گشتی چکە ئێمە هەمومان تێدەگەین کە ئەوان هیچ کەسێک نییە ئەسڵەن ئەو بەو شێوازە نییە کە خۆی وەسف دەکات ڕاستە بەو شێوازە لەلایەن سەرۆکەکانیەوە وا وەسف دەکرێتەکە سەکردەیەکی گەورەیە بەڵکو ئەو شتە تێبەجەکە کە ڕووسەکان پێی دەڵێن ئەو سەرەتا وتی کەوا من هێزەکانم خۆم دەکشێنمەوە لە شوێنێکی دیکەوە لە بەیەوەی چەکم پێ نییە یاخۆت کەلوپەلی سەرباسی پێویستم لە بەردەسانیە بۆ شەکردن پاشان کۆمەڵە گفتوگۆی هەبوو لەگەڵ سەکردەکانی خۆیدا و ئێستاکە وەکو دەردەکەوێت کە هەوڵ دەدات بە شێوەیەک لە شێوەکان مامەڵە لەگەڵ باخموتدا بکات طبعا وەکوی ئێمە دەیبینین لە سەر ئەرزی واقع باردۆخەکە تۆزێک ئاڵۆزە شەڕەکان توندن لە ماوەی هەفتەی ڕابردووە و پێکدادانەکان بەهێز بوونە بە بەراورد مانگی ڕابردوو ئێستاکە مۆسکۆ بە چەندین جۆری جیاواز لە ئاسمانەوە
هێرش دەکات و ڕۆژانە بە سەدان کەس دەکوژێت لە ڕێگەی فڕۆکەوە و ئەمە شتێکە مقارنە و بەراورد ناکرێت لەوەی کەەوە چۆن بەراورد ناکەنێ بەوەی کە تێڕوانیان چۆنە بەرامبەر خەڵکی هیچ گرنگ نییە بەلایەنەوە چەند کەس دەکوژێت مەدەنیە یاخود مەدەنی نییە بەڵکو بە شێوەیەکی عەشوایانانە هێرش دەکەنە سەر هەموو ناوچەکان لە وا هەوڵەدەن کە خەڵکی بکەن تقریبا ئەمە ئەتوانم بڵێم بەرەو نزیکەی 300 ڕۆژ دەڕوات کەەوە بە شێوەیەکی بەرفراوان شەڕ هەیە و وەکو ڕەمزێک لە بەرگریکردن لەم بەشی ڕۆژهەڵاتی ئۆکرانیا ڕەمزێکی گەورەی بەرکردنی هەیە لە بەرامبەر هێزەکانی رووسیا و بەرگریکردنیەکی بێوێرانە و شەرەفمەندانە هەیە کەوا هێزەکانی ئۆکرانیا بەرگریەک دەکەن و بەڕاستی خەڵکێکی زۆرش ژیانی خۆی کۆتە قوربانی لەو کاتەوەی کە هێزەکانی رووسیا بە بەردەوام هێرشیان کردووە ئەوان خەڵکێکی زۆریان کردو بە قوربانی دەرئەنجامی هێرشی عەشوایانە وەکو ئاماژەی پێمدا من نازانم چەندێکی دیکە هێزەکانی ئێمە ئەتوان بەرگری بکەن و من نازانم تا چەندێکە رووسیا بەم شێوازە عەشوائیانە هێرش دەکات و خەڵکی دەکوژێت بەڵام وەکو ئەوەیکەوە دەردەکەوێت کەوا لە شوێنەکانی شارنشین هێزەکانی ئێمە سەڵماندیانە کەوا دەتوانن بەرامبەر هێزەکانی رووسیا بۆستن و بتوانن بەرگری لە خاک و لە نیشتیمان بکەن و ئەو شارەشی کەوا باز دەکرێت کەوا بە پێی پێکهاتەی شارەکەش بۆ خۆی دەتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت. بەڵێ بەڕێوە زێڤگینی ماتیۆشێنکۆ ڕۆژهەمان و لێکۆڵەر لە کێوی پایتەختی ئۆکرانیەوە لەگەڵماندا بووین. سپاس بۆ بەشداریتان.